هۆی ئەوەی کە وەرزی هاوین وەرزێکی گەرمایە و وشکە بە تایبەت بۆ ناوەڕاست و باشووری عێراق. هەرێمی کوردستانیش کۆمەڵێ ناوچەی گەشتیاری و سەیرانگا و ناوچەیەکی فێنشی شێستانی هەیە، بۆیە هاوڵاتیان لە مۆرزەدا سەردانی دەکەن. دەچینە دەڤەری سۆران، پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی وەردەگرین بزانین دەنگ و باسی چۆنێتی هاتنی گەشتیاران چۆنە و ناوچە گەشتیارەکان چۆنن. ئازاد سڵاو لێبێ، دەمەوێت زانیاریم پێ بدەیت سەبارەت بە ناوچە گەشتیارەکانی دەڤەری سۆران و هاتنی گەشتیارە. بەڵێ بەختیار سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن، هەرچەندە دەنجی تۆ بەباشی ناگاتە لای من. دیارە ناوچە گەشتیار دەڤەری سۆران چەندین ناوچەی گەشتیاری سەرنجڕاکێشی لێ. دیارە لەم وەرزەی ئێستادا کەوا وەرزی گەشت و گوزارە، هاوڵاتیان لە ناوەڕاست و خواروی عێراق و لە شارەکانی هەرێمی کوردستان ڕوو لەم ناوچە گەشتیاریانەکەن. من بۆ زیاتر قسەکردن لەسەر وەرزی گەشت و گوزار و ئەو گرفتانەی کەوا لە بەردەم کەرتی گەشت و گوزاریدان بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران لەگەڵا بەڕێز کاک بارزانم لەگەڵە کاک بارزان ئەگەر بیتە ئێرە سڵاوت لێبێتن. دۆخی گەشت و گوزاری لە قەزای سۆراندا لە ساسێندا ئەم ساڵ ڕاستە جیاوازتر بوو لە پارساڵەوانە، بەڵام وەکو دەبین گەشتارێکی زۆر ڕوو ناوچە گەشت و گوزارەکانی ئەم دەبەر دەکاتن، بە تایبەتی دۆڵەکان ئەوەی دەبینین دۆڵی ماڵەکان، دۆڵی ئالانە، وەرتێ کە ئەو ساڵ وەرتێ بەڕاستی جیاواز لە ساڵانی ڕابردوو گروپاتی گەشتاریش ڕووی لەم ناوچەیە کرد. باڵەکایەتی وارووا دەبەری مێرگەسۆ لێواری ڕووبارەکان هەموو ناوچەیانە بەردەوام گەشتار ڕوویەتی دەکاتن، بە تایبەتی ڕۆژانی هەینی گەشتارێکی زۆر سەدای ناسە گەشتارەکان دەکەن. چەند هاتنی و گەشتیارانە بۆتە بژانەوەی ناوچە گەشت و گوزاریەکانی دەبەری؟ لە پارس دو ساڵم بێخاڵمان بەهۆی هاتنی ئەو زمارە زۆر گەشتیار دەستمان پێکرد. ئێستا قۆناغی کۆتاییدایە، گەلی عەلی بەگەوە لە چەند ڕۆژی ڕابردوو دەستمان بە دروستکردنی لە ڕێگەی کەرتی تایبەت دەستمان بە دروستکردنی نزیکەی 20 شخانە و کافتریا کردیەوە. ئێستا لە جێبەجێکردندایە بەرنامەی ئەومان هەیە لە پازدەینەوە دەست بە جێبەجێکردنی هاوینی هاواری جوجار بکەین و بەردەوام شوێنە گەشت و گوزارەکان لە ڕێگەی کەرتی تایبەت خەڵکی لێت ڕوو لە دروستکردنی کەپراتی مۆدێرن، واروها کافتریا، چێشتخانە شتی وا دەکاتن بۆ ئەمەش هەموو دەگەڕێتەوە بۆ هاتنی ئەو ژمارە زۆری گەشتیاران کە ڕوو لە دەڤەرەکەمان دەکەن. گشتی ئەو گرفتانە چینکەوە لە بەردەم کەرتی گەشت و گوزاری دەڤەری سۆراندا، بە تایبەتی لە ئێستادا کەوا بەهۆی ئاڵۆزیەکانی نێوان هەرێم و بەغدا لە ماوەی ڕابردوودا بەهۆی گرفتاندەوە ماکەوا ڕێگای کردێکیرا. تا چەند ئەمە بۆ گرفت بۆ هاوڵاتیان کەوا سەردانی هەرێمی کوردستان بکەن لە ڕووی گەشتی گوزاری، تاوەکو ئێستاش ئەم گرفتانە چارەسەر کراون؟ ڕێگای پردێکە دوو هەولێر بەڕاستی تاسیرێکی یەکجار زۆری کرد لە کەرتی گەشت و گوزاری پارێزگای هەولێر بە شێوەیەکی گشتی و دەڤەرەکەمان بە شێوەیەکی تایبەتی وای کرد دەکا بەڕاستی پێشبینیمان دەکرد ژمارەی گەشتیاران بە ڕێژەیەکی بەرچاو بەرەبەرزبوونەوە بچێ، بەڵام خۆتان دەبینن کە تاسیرێکی باشی کردیە. ئومێدەوارین کە بەهۆی ئەوەی کە بڕیار دراوە ئەم ساڵ لە چەند ڕۆژی ئایندەدا بکرێتەوە تاسیرێکی باش لە کەرتی گەشت و گوزاری بکە وا بکاتن کەرتی گەشت و گوزاری لە دەڤەرەکەمان دوێندا بەرەبەرزبوونەوە بات. پلانی گەشت و گوزار چییە بۆ کەوا ئەم لە مانگەدا جژنی قوربان هەیە؟ پلانتان چییە بۆ پێشوازیکردن لە گەشت و گوزار؟ ئێمە لە حاڵەتی هاتنی گەشتیاران بە تایبەتی لە جەژن و بۆنەکان کە دەبینین جەژنی قوربان نزیک بۆتەوە ئامادەکاری تاوا دەکەن لە ڕێگەی لاینە پەیوەنددارەکان بۆی بتوانین پێشوازی لە ژمارەیەکی یەکجار زۆری گەشتیاران بکەین کە دێن بۆ ئەم دەڤەرە لە هەموو ڕووەکەوە، لە ڕێگای تەندروستی، ڕێگاوبان و هەموو ئەوانە لە ڕێگای هاتوچۆ قایم قامەتە بەڕێزەکان بۆی بتوانین پێشوازیی باش لە گەشتیاران بکەین. زۆر سپاس بۆ بەڕێز سپاس بۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی و بۆ میوانەکەشی لەگەلی عەلی بەگەوە.